یاشکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەن کەناڵی پەیام کەناڵێکە بەڕاستی شوێندەسی دیارە بە تایبەتی لەم سنوورانە لەم سەیرانگانە کە ئێمەتان بەسەر کردێتەوە یاخوا بەخێر بێن سەر چاو دەستان خۆش بێ و سڵاو و ڕێزم هەیە بۆ کارمەندان و بۆ کارمەندە بەڕێزەیش کە لە پشتی کامیرەوەیە کامیرەمانەکە دەستخۆشی لێ یەکەم عەزیێتان کێشا و ماندوو بوون و هاتوونەتە ئەیرە ئەم گەشت و گوزارەتان بەسەر کردێتەوە. ئێمە لە سلێمانیەوە هاتین، بازێکمان لە سلێمانی هاتین، بازێکشمان لە خەڵاچۆلان هاتین شار باژێر. جادێکی ئیستیحام ناڕەحەت ئیتر لە ڕووی ژینگەیشەوە داوام لە برا عەرەب و خوشکە عەرەبەکان هەیە لە برایانی کوردی خۆشمان کوردستانی بەڕێز کەیەن بۆم سەیرانگانە ژینگە پارێزن. بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر تایبەتە، یعنی من چەندین جار سەردانی جنوبی عێراقم کردووە، سەردانی بەغام کردووە، یعنی گەرمیکی زیاد لە حەدی هەیە کە جاری وا هەبووە، یعنی پێستم ئەکزایەوە لە گەرماکەی زۆرە، بەڵام لێرە ماشەڵڵی بەهەشتە، بەڵام کێشەکە لەوە بەهەشتێکی بێخزمەتە. یعنی بە نمونە قەیچێکە بەهەست گەشتیاری بۆ ئێرە نەفەری 500 نار نەفەری 250 ناری لێ وەرگیرێ، بەڵام کارگوزارێکی بتوان ئێرە پاکەنەوە. بەڕاستی پیس چەپەڵێکی بێ ئەنازی پێوە دیارە. ئەم شوێنە خۆشە بەڕاستی حیفەوەنە پیس چەپەڵ بێت. بەڵام شوێنێکی تا بڵی خۆشە ئێرە، بەڵام بە نمونە 100 بچکۆل لە بەشی خوارە دروست کرا ئەتوانرێت شوێنێکی مەلەکردنی باشتری لێ ئەنجام بیرە. یعنی بە نمونە تەنها 5 ملیۆن دینار لەو بەشی خوارە سەرف 100 بچکۆلی لێ دروست کەی لەم سەر بۆ سەر بێ هەموو بە شوێنی مەلە. خەڵک هەموویە بۆ ئێرە خۆی فێن کاتەوە، بەڵام بەداخۆ شوێنەکەی زۆر بچووکە بۆ مەلەکردن لەبەر و زەختێکی زۆری لەسەرە، بەس بەڕاستی شوێنێکی تایبەت و خۆشە. گۆڵێ خۆی ناوچەیەکی جوان و ئاودارە، تاکە شوێنە لە سنووری پێنجۆنەکەم ئەوەی هەبێ، بەڵام بەداخەوە مدێ لەمە پێشگوایوان وێت لە ڕێی شارەوانیە و بەڕێوەبەراتی گەشت و گوزارەوە کە خزمەتگوزاری بۆ ئەکرێ، بەڵام خزمەتگوزاریەوەی کە ئیسەی بینم 1 لە 1000ە. ئەگەر دەستکاری بکرێ توانێ ڕێژێکی زۆر زیاتر گەشتیار وەرگرێ. ناوچەکە زۆر پێویستی بە شوێنی گەشتیاری هەیە، چونکی ناوچەکە بەڕاستی لەم ساڵانە زۆر وشکە ساڵیە، لێرە ئاوێکی باشیە، خەڵکیش ڕوو لە شوێنی ئاودارەکە ئەکرێ. ئەمە لە شێوەی کۆمپانیا لە شێوەی ئەگەر وەزارەتی گەشت و گوزار خۆشی نەتوانێت بیرێ بە کۆمپانیا فراوانتر کرێ. لە ڕووی سروشتەوە زۆر جوانە، ئاوەکەی شیە فێنکترە، ئێمە لێراوە ساوین گەرمامان نییە، بەڵام چۆ دەریێرە حەز بە گەرمایەکی زۆرەکەی. وەڵای من بە شەخسی خۆم ئەمە یەکەم جارمە بێم بۆ ئێرە، بەڕاستی شوێنێکی خۆشە، لەبەرەوەی پێشتر نهاتوومە بۆ ئێرە، هاتووم بۆ ئێرەوە هەستێکی خۆشمەیە و لەگەڵ ئامەزا و خزم و کەسوکاری خۆمام جوڵاسی جێگایەکی خۆشە، بەڵام خزمەتگوزاری هیچ سێرڤیسێکی نییە. ڕێگاکەشی خۆڵە و ئەنجاوکە هیچ خزمەتگوزاری بۆ کراوە، بەڵام زۆر نییە، بەڵام خەڵکەکەی زۆر بەم جێگایە دڵخۆشە، ئەنجاوکو ئێوێ خەڵکی زیاتر بێت، بەڵام لە بۆنی ئەوەی کە سێرڤیسی باش نییە و خزمەتگوزاری بۆ نەکراوە و هەنێ شوێنی هەیە شایانی خزمەتگوزاریە هەتا ئێستا نەکراوە، هەنێ جادێ هەیە تەواو نەکراوە، لەبەر ئەوە شوێنەکە خۆشە، بەڵام شوێنەکە ئیترە ئەو خزمەتگوزاری وای لێ کات کە خەڵکەکە بەدڵی نەبێت.